بەڕێز جەنابی سەرۆک بارزانی ئامادەبوانی بەڕێز ئێوارەتان باش هەموو لایەکتان بەخێر بێن بەخێرهاتنێکی گەرمی بەڕێز مایکل ڕێگەز جێگیری وەزیری دەرەوەی ئەمریکا دەکەم کە بە تایبەتی بۆ ئەم مەراسمە سەردانی هەولێری کردووە. بەخێر بێن بۆ هەولێر، بەخێر بێن بۆ هەرێمی کوردستان و عێراق. زۆر خۆشحاڵم بەوەی ئەمڕۆ پێکەوە بەشداری لە ڕێوڕەسمی کردنەوەی تەلاری نوێی قونسڵخانەی گشتی ئەمریکا لە هەرێمی کوردستان دەکەین. بوونی ئەم ناوەندە دیبلۆماسیە لێرە پەیامێکی سیاسی ڕوونە دەربارەی گرنگی هەولێر و هەرێمی کوردستان و دەرخەری ئەو هاوبەشیە قوڵەیە کە عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکا دەهەیەتی. پێکەوە لەگەڵ ئەمریکا هەیەتی و پێکەوە دەیان بەستێتەوە. پەیوەندی ئێمە لەگەڵ ئەمریکا لەسەر بنەمای متمانە و بەهاو کاری هاوبەش لە ماوەی زیاتر لە 3 دەیە بنیاد نراوە. هەر لە پرۆسەی دابینکردنی نەوای ئارام و سەپاندنی ناوچەی دژەفرێنەوە لە ساڵانی نەوەتەکان تا ئێستا ئەمریکا لە سەختترین و هەسیارترین کاتەکاندا هەمیشە لە پاڵ گەلی کوردستانەوە وەستاوە. ساڵی 2003 لە کاتی ئازادکردنی عێراقدا پێکەوە بووین. ساڵی 2014 کاتێک ڕوبەڕووی ترۆر بووینەوە هێزەکانی پێشمەرگە بە ئازایەتی و شان بەشانی هێزەکانی دیکەی عێراقی و ئەمریکا و هاوپەیمانانی نێودەوڵەتی جەنگان پێکەوە سەرکەوتوو بووین لە تێکشکاندنی ئەفسانەی داعش و ئازادکردنی شار و ناوچەکانی ژێردەستیان. ئەمانە لاپەڕەی لە بیرنەکراوی مێژوون و بناغەیەکی پتەویان دروست کردووە بۆ هاوبەشی لە ئایندەدا. بەڕێزان، ئەمڕۆکردنەوەی ئەم کۆمەڵگە کونسولیە لە هەولێر جەختکردنەوەیە لەسەر بەردەوامی ئەو پەیوەندیە و پابەندی ئەمریکایە بەکارکردن لەگەڵمان لە پێناوی ئاشتی و سەقامگیریدا. هەروەها ڕنگدانەوەی متمانەیەتی بە پێشکەوتنی هەرێمی کوردستان بە هاوبەشیمان لەگەڵ بەغدا و بەتوانامان بۆ بنیاتنانی نمونەیەکی سەرکەوتوو لە پێکەوە ژیان و سەقامگیری لە هەرێمی کوردستاندا. ئەمە وەک سەرەتای قۆناغی نوێ بۆ فراوانکردنی هەماهەنگی لە زۆر بواردا دەبینین، لە سیاسەت و ئاسایش، لە ئابووری و بەرهێنان، لە ڕۆشنبیری و پەروەردە، لە پەیوەندی نێوان گەلاندا. ئێمە تەنها بە دوای پەیوەندی حکوومەت لەگەڵ حکوومەت نین، بەڵکو خوازیاری پەیوەندی نێوان کۆمپانیەکان، کۆمەڵگەکان و پەیوەندی نێوان گەنجانمان و گەنجانی ئەمریکاین. سیاسەتی ئێمە لە هەرێمی کوردستان ڕوونە. دەمانەوێت کوردستان پردی پەیوەندی بێت، نەک گۆڕەپانی ململانێ. دەمانەوێت وەک بەشێکی کاریگەر لە سەقامگیری عێراق و ناوچەکەدا بمێنینەوە. بەردەوام دەبین لە کارکردن لەگەڵ بەغدا بۆ چارەسەرکردنی سەرجەم کێشەکان لەسەر بنەمای دەستور و بەڕێوەبردننی وڵات لە ڕووی سیاسی و کارگێری و یاساییەوە بە شێوەیە کە خزمەت بە سەقامگیری هەموو عێراق بکات. لە هەمان کاتدا و لە چوارچێوەی عێراقی فدرالدا لەسەر بنەمای ڕێککەوتنی ئستراتیژی عێراق و ئەمریکا پابەند دەبین بە هاوبەشی ئستراتیژیمان لەگەڵ ئەمریکا، چونکە بڕوامان وایە ئەو هاوبەشیە بنەمایەکی سەرەکیە بۆ ئاشتی و ئاسایش و پێشکەوتن. ئێمە بەڕێز و پێزانینێکی زۆرەوە لە پشتیوانی ئەمریکا بۆ عێراق و هەرێمی کوردستان دەڕوانین، چ لێ ڕێگەی سەربازیەکانیان وەبێت کە قوربانیان داوە، یان لە ڕێگەی دیپلۆماتکارەکانیان بێت، یان لە ڕێگای کۆمپانیا و بەرهێنەرەکانی ئەمریکی بێت کە بەشداریان لە پەڕەپێدانی هەرێمی کوردستان کردووە جێڕێز و سوپاسێکی زۆرن. بە ناوی هەرێمی کوردستانەوە سوپاس و پێزانینمان ئاراستەی گەل و دەوڵەتی ئەمریکا دەکەین بۆ پشتیوانی بەردەوامیان لە ماوەی ساڵانی ڕابردوودا لە هەرێمی کوردستان. بە تەواوی
پشتگیری لە هەوڵەکان و هەنگاوەکانی سەرۆک دۆناڵد ترامپ دەکەین لە پێناو چارەسەرکردنی ئاشتی لە ناوچەکەدا. هەروەها دەستخۆشی لێ دەکەین بۆ دیارکردنی بەڕێز مارک ساڤایە وەک نێردەیەکی تایبەتی بە عێراق. ئەمە پێشهاتێکی گرنگە. هیوادارین ڕۆڵی خۆی بگێڕێت لە یارمەتیدانی عێراق و هەرێمی کوردستان لە هەموو ڕوویەکەوە. بە ئومێد و ئیرادەوە دەڕوانینە پێکەوە کارکردن بۆ بنیادنانی داهاتوویەکی باشتر و سەقامگیر و ئاوەدانتر بۆ هەمومان. زۆر سوپاس.